مردن جیابوونەوەیەکی کاتیە بۆ ئینسانی ئیماندار، بەڵام لە دوای مردن دەگات بە خۆشەویستەکان و دەگات بەو کەسانی کە خۆشی دەوێن، ئەو کەسانی کە بەختەوەرن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ: أرواح المؤمنين في أجواف طير خضر تعلق في أشجار الجنة حتى يردها الله إلى أجسادها يوم القيامة. روحي إيمان دار ئێمە لاشەمان دەمرێ، ڕۆحمان نامرێ، ڕۆح مردنی بەسەردا نایە، تەنها لاشەمان دەمرێ، ڕۆح دەردەچێت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ڕۆحی ئیماندار، ڕۆحەکانی ئیماندار، ئەوەی کە ئیماندار بێ و بەهەشتی بێ، خوا لەو کەسانەمان بگێڕێ. ڕۆحیان لەکوێیە؟ ڕۆحی ئەوان لە ناخی باڵندەیەکی سەوزایە، بەڵام باڵندەکە چۆنە ئێمە نایزانین. ڕۆحیان وەکو باڵندەیەکی سەوزی لێ هاتووە، بەڵام قەبارە و حەجمی چۆنە ئێمە نایزانین، شێوازی چۆنە نازانین، بەس تەنها باس کراوە ڕەنگی سەوزە. چی دەکەن؟ لە ناو بەهەشتان دەفەرمێ بۆ خۆیان لە دارەکانی بەهەشت دەخۆن، لە ڕووبارەکانی بەهەشتیش دەخۆنەوە حتا ئەو ڕۆژەی کە ڕۆژی قیامەت دێ، خوای گەورە ڕۆحەکان دەگەڕێنەوە بەناو لاشەکانیان، کەواتە ئەوەی بەهەشتی بێ سوێن بەخوا ئێستا ڕۆحی لە بەهەشتایە بۆ خۆی دەسۆڕێتەوە دەخوا و دەخواتەوە. بۆیە مردوەکان یەکتری دەبینن، ڕۆحیان هەمویان لە بەهەشتایە. ئەوەندە خۆشە لە دوای مردن کە بەهەشتی بی دەگەی بە ڕۆحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بە ڕۆحی هەموو پێغەمبەران سەلامی خوایە لەسەر بێ، بە ڕۆحی هەموو ئیمانداران و سەحابە و خواناسان، ئەوەی کە ناوی بیستەوە نەیبیستەوە هەمووی دەبینی، بەس تەنها ئیماندار بۆ بەهەشتی بە بە ئیزنی خوا، هەوڵی بۆ بدە. ئەوەندە هەوڵ بۆ میرات کۆکردنەوە ئەدەی زۆر زیاتر هەوڵ بدبە بە قیامەتەکەی خۆت، بۆی بەهەشت بێتە میراتی تۆ ئینشاڵڵا بەرت کەوێت، لەو بەهەشتە بێبەش نەبیت. کەواتە ڕۆحی ئیماندار لەگەڵ ڕۆحی پێغەمبەران و سەحابە و تابعین و پیاوچاکانە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە سەردانی گۆڕستانی دەکرد دەیفەرموو چی؟ وإنا إن شاء الله بكم للاحقون، ئێمەش بە ئینشاءڵڵا بە ئێوە دەگەین بە ئێوە. بەچی دەگەین؟ واتە بە ڕۆحی ئێوە دەگەین. کەواتە ئینشاءڵڵا ئیمانداران لە دوای مردنیان ڕۆحیان دەگا بە یەکتری. سوێن بەخوا ئەوەی کە لە پێش ئێمە و مردووە بەهەشتی بێ، لە باو باپیر و نەنک و داپیرەمان خوالیان خۆش بێ، ئەوانەی کە بەهەشتی بن والله هەمویان ئێستا بەیەکەون، ڕۆحیان بەختەوەرە دڵخۆشە لە بەهەشتان، بەڵام ئێمەش لە مەینەتی و خەم و خەفەت و ناخۆشی و ناڕەحەتیایی. بۆی ئیماندار لە دوای مردنی ڕۆحی لە بەهەشتایە و یەکتریش دەبینن. بەخوا باوکت مردووە پێش تۆ بەخوا دەیبینی، دایکت مردووە، مناڵت مردووە، برات، خوشکت، کەسوکارت، هاوڕێت، ئازیزت، مێردت، خێزانت، هەمووی والله پێی شاد دەبیتەوە دوای مردنت بەو مەرجەی کە تۆ ئەوش بەهەشتی بن بە ئیزنی خوا. کەواتە مردن جیابوونەوەیکی کاتیە.